باسی و هەفتە بازاڕەمان بۆ بکەی ئێوە هەموو هەفتەیەک دێن بۆ ئێرە ڕوو لەم هەفتە بازاڕ دەکەن زۆر پێشەمە جومعە هەیە سەفەریش مێ ناکەم لەبەرەوەی بە مانگونی و ناسمە ناو بازاری گەورە زۆر حەزم لێ جومعەم بمێنە ڕاستێک دێنێ ئێرە شتەکانی هەرزانترە فەرقی لەگە بازار لێرە هەم شتەکان دەست دەکەوی چت گوێ دەست دەکەوی هەم نرخیشی زۆر زۆر جیاوازە بەڕای من شتێکی زۆر باش شتێکی باشە بۆ وڵاتیان لەو قەیرانی بێموچەی و کە بە چەند مانگەی موچە دێ قەیرانی دارایی هەیە بێگومان شتێکی زۆر زۆر باش هەرێ وڵات جیاوازی نرخی زۆر زۆرە شتی باشیشی لێ بەڵێ بە تایبەتی شتە کۆنەکان یعنی تو ینی کاندێک شتە بینی بیر دەکەویتەوە دەمێکەنە دیوە لە بازار لە دەست ناکەوی باشە هەم بۆ کڕیاران و هەم بۆ فرۆشارانیش باشە زۆر باشە بەڵێ هەندێک خەڵک ئیسیفادەیەکە بەڵێ بێگومان دە خەڵک ئیسیفادەیەکە بەعامیش زۆر بە قەناعەتە یعنی خێرێکی کەم کە ئەیفرۆشت ڕای ناگرێت هەموو ڕۆژی هەینی دێنێ ئێرە بۆ کاسبی هەموو جومعەکان ئێمە بە تایبەتی لەبەرەوەی ئەشیای کوردەواریمان هەیە بەیانیەکەی لە حاجیاوای لە مەیدانی ماڵات توشتیوە دوای دەچینە بینازەردەکەی پازنجەر لێرەن ئێمە ستان هەیە ئێوە چ دەفرۆشن وەڵا قوربان بنێشتی ئەسڵی دارە بنێمان هەیە تاڵە بنێشمان هەیە هەنگوینمان هەیە سەرخمان هەیە حەبلمان هەیە پسکیتمان هەیە ئەشیا کوردەواریەکان بە زۆری لای ئێمەنە تاڵە بنێش 1000 ڕوبع گیانی من بەڵام چ تاڵە بنێشتێک قوربان ئەو بۆنێ بکە بزانە سۆنە تەواوە خزمەت جەناب بدەم بۆ مائیدە بۆ بەکتریا بۆ دڵکەزەکە بۆ ترسڵۆکی بۆ هەموو شتێکش دەبێت قوربان سەردۆڵە بێڕێشە سەری کورچە ئەلبانەیە پشتی قەڵازێت دەوروبەری سلێمانی هەموو دەکرێت خوڕ دەکرێتەوە لە یەک شوێنی دەیکڕن دەیفرۆشی لێمە ناوەڵڵا کاک حەمەد دەیکڕی و دەیکوڵێنی تۆ ئێمەش دەیفرۆشی ئەوان ئایدی کوڵانەوەکەن ئێمە ئایدی فرۆشتنیدا گیانەکەی من خزمەت جەناب بدەم با 4000 شت دەمەوە فەرموبرا جوانەکەی کۆڕە تو برای بەڕێزی خۆشەویستی تو زۆر لەو شتانە زیاترە یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوانم شتەکان لە چاو بازار فەرقی چییە ئەو شتانی ئێوە کە دەیهێنن وەڵاهی من هەروەکی دروست بووم ئەمن پێم دەڵێن ئەی من هەمووی خۆماڵیە بەس یەک بنێشتمەی ئەسڵی نییە بەڵام زۆر خۆشە لە جوین خەڵک زۆر تەڵەبی هەیە لەبەرەوەی دەیێنینەوە بەڵام بنێشتەکانیمە ئەوە لە لای خۆمان دەکڵێتەوە ئەوە بنێ هەمووی کوردەواریە بە شەرتیەوە بە شتێکی کفن و قەبر لەبەرەوەش خەڵک زۆر تالیبی بنێشی منە دەزانی کە 100% بنێشتەکەمە یعنی بڕوات بێ قرپت دێتەوە دەڵێ بۆ خۆت لە عینی دارەبەنەکەی کردوێتەوە بۆ مائیدەی ئەوەش و ئەو تاڵە بنێشتەش و ئەو ئاوەش دیوە بۆنێکی ئەو ئاوەی بکە بزانە چۆنە چ بۆنێکیە ئەوە ئاوی تاڵە بنێشتە قوربان باشە ئەوێن کە ئەوە سافەکەیە قوربان بۆ مائیدە بۆ قۆڵۆن بۆ بەکتریا بۆ دڵکەزەکە بۆ ترسڵۆکی بۆ ئینتیاباتی میزڵدانی پیاوی بەکەڵی دەیعنی بۆ پرۆسات چکار مامەساهێ من و کوریانی خۆشەویست ئێمە قەدری ئەو کەڵە پیاوەمان نەگرت تا مابووین کاتێک کە ڕۆیش ئێمە پێمان دەڵێن مردوو پەرستی زیندوو نەویستی بەڵام حینی ئەو چکە ئێمە کەڵە پیاوی زۆر مردی وەکو مامەساهێ من و کوریانی و قانی ئەو 1000 کیلۆمترمان لە نێودا بوو بەڵا کاتێک کە ڕۆیش ئەوجا ئێمە قەدری دەگرین لەبەرەوەی دەڵێن من ئەو کەسم پێکەس نییە کە هەڵە ناکە بەڵا کاتێک هەڵە دەکا و پەندی لێ وەردەگری جا یەکێک لە وتەکانی مامەساهێ من و قانی 1000 کیلۆمتر ئەوەیە دەڵێ ئارق بڕێژە تەمبەڵی بێخێر دەستی ماندووە لە سەرزگی تێر نان بە شوانی و گاڵانی بەڵام خۆشە نەک بژی بە چاوەڕوانی دەڵێن خاوەنی باغ و بێستانان خەجاڵەتباری خەڵکن زستانان نان ڕۆژ پەیدا بکەی نانێ شەو بەڵام نەکێشی منەت لەمو لەو دەست بۆ خوا بەسینگەوەنێ بۆ خەڵک بەسینگەوە منێ چکە تۆ کە بتەوێ خەڵک لێت ڕازی بێت دیارە خوای تەبارەک وەتەعالا لێ تووڕێ ئاگادار بە دڵی ئەو هەموو خەڵکە لێ تۆ ڕازی نابێت خزمەتت دەم وەڵام هەفتە بازاڕە شتێکی باشە لەبەرەوەی خەڵکێکی زۆر باشی ڕووی تێدەکا وەشتەکانی فەرقی هەیە لەبەرەوەی بڵێن دوکان وش لێرە بەکرێنیە بڵێ ئەوەشی بخەنە سەرێ بۆ خەڵکی بەتایبەتی لەو بێموچەیەدا و لەو کەم دەرامەتیەیدا زۆر باشە بەڵام ومێد دەکەم کەوا فرۆشیارەکان بەڕاستی هەرزانزانتر بن چاویان لەو خەڵکەی بێ بەڕاستی خەڵک گیرفانی خاڵیە لە سای ئەو حکومەتەکەم تەرخەمەیمەوە دەبینی وەزێ و خەڵکەش
هەم خەڵک شتی پێ ناپرۆژیان خەڵک شتی پێ ناکرێت بەناساری ڕوو دەکات ئێرە و بەشکم شتێک هەرزانتر بکڕێەوە باش الحەمدولیلا بازارەکە و زۆر دێن بۆ ئێرە جارجارە دێن هەفتانە بۆ ئێرە دار و باردەین ئەرێوەڵا ئەوامەش دار و باردەین وەڵا تقریبان هەموو شتی لێ وابزانن ئەوەی پێویستیاتی بۆ خەڵکی کەم دەرامە زۆر باشە باشە بۆ هەندێک شتی لەکڕی لە دوکانداری ناکرد لێرە ڕۆژانە خۆی هەری دوکاندارن بەڵام فەرقی هەیە هەراجم کردووە ئەوڕۆ بەوەندەی بەڵێ کەمترا ئەمنەوەی خۆم چت کردیوە ئەمڕۆ کڕیوە فەرش بە 15,000 لە بازاری وەسەندێک والله نازانم بازاری هەنجوینە بەدەستەوە بە هەنگوینم کڕیوە بە 7,000 ئەوە نا ئەوە گرانترا ئەوە گرانترا پێداویستی ناوماڵ کڕیوە بەڵێ پێداویستی ناوماڵ لێداویستی ماڵ کڕی بڵێ ئەی بۆ خەڵکێک باشەوە هەفتە بازارە کەڕ و لێرە دەکات هەموو شتێکی لێرەز دەکەوێت ئەو هەفتە بازارە باشە بۆ خەڵکی باشا دەکەی ئەو خەڵکە بەڕاستی جموزۆڵی زۆرە و زۆرە عالم خەڵکێک زۆر خەڵکی زۆر تێکەوە دەڕات تێکەوە دەچی بەڵام من یەکشتم هەیە یەکشتم پێ خراپە ڕۆژ دەهواگە ئافرەت دێتە بازارێ ڕۆژ دەهواگەر ئافرەت دێوە نێو خەڵکی دەکەوی پێ شتێکی حیبەیە پێ دوایە بازاری پیاوانە زیاتر ئەمەی مسلمان وەکو مسلمان ئەمە نێوەکی گەورەن هەیە حاشا عەزی پەرژین بێ زەلامی ئامۆژگاری چێت والله ئامۆژگاریمەوەیە ڕۆژ لە جمعە ئافرەت نینە ئەنی پیاوان گەنجی وا هەیە دەتوانی سوکایەتی بەژنەی کچی خەڵکی بکە بەژنەی خەڵکی بکە دۆشتی وا ڕوویداوە زۆر باشە من ئێستا تا پرسیارم لە کوڕێک کردوتی جانتا بە 5,000 کڕیوە هەم لە ڕۆژانی داهاتوو چوم لە بازاری بە 10,000 ینی فەرقێکی زۆر زۆری هەرێ بەخوای فەرقی هەیە ئەنی خەڵکانێک خۆی هەڵدەگری بۆ ئەو ڕۆژێ هەفتە بازاری وەکو ئەوڕۆ هەفتە یەک ڕۆژە بەڵێ جمعان بڵێ کاراسانی کردووە بۆ خەڵک زۆر خەڵک زۆر مرتاحە ئێستا قەڵباڵغێکی زۆری بە خۆی دیوە بەڕاستی زۆر بۆ دەرفەتێکی زۆر باشە لە خوا بەزای بە عیبی نییە کۆمەڵە خەڵک ئیسفادەی لێ دەکەن هەم کڕیار هەم فرۆشیار هەردوو لای ئیسفادەی لێ دەکەن الحەمدوللا بۆ فرۆشارانیش باشە هەم کرێکەی نادەن و هەمیش شوێنێکی گونجاوە خەڵک زۆر ڕووی تێدەکەن ئەن ئەرە وەڵا لە خوا بەزای زۆر باشە بەس ئەوە تێ حکومەت جاری وای هەرێکی بۆ لایە کردە بەسەوە هاتووە تۆزە دوورکەوتوتەوە لە ناو شاری تۆزە قورسایی هەیە داواکارکان چە شوێنی گونجاوترتان بۆ دابین لایەکە بکرێت جێکی باشتر هەبێ بڵێ هێندە ئاوا نەپڕ بەسەرێکدا خڕ نەبێتەوە باشترە ئێوە جلوبەرتانەیە بەڵێ و قەمیسی لەنگەی لێفرۆشم نرخەکانی لێسا و بازار فەرقی هەیە کردەکەی کەمتر لەنگەی قەمیسی لەنگەی قماشە خۆڕاگرە وەکو لایلۆنەکان نیە قەمیسی لەنگەی تقریبا بە 4,000 و 5,000 و 3,000 بەپی تازی کۆنی هەشە دوو بازاریشە ئەو قەیرانی دارایی و ئەو بێموچەی وا هەمیشە لەنگە بۆ قەیرانی دارایی جێی خۆی کردوێتەوە هەمیشە بەعنی لە جێی خۆیدا کۆمەڵە خەڵکی زۆر ئیسفادەی لێ کردووە باوەڕکە خەڵکە بە دکتۆر بە ڕۆژی ملیۆنە کەوتە قەمیسی لەنگەی کڕیوە لەبەر کوالیتیەکەی ڕۆچای باردۆخی خەڵکتان کردووە نرخەکانتان دابەزیوە کەمتان کردوێتەوە بۆی ئەو قەیرانی دارایی خۆی بەدەست خۆی نێدا بەزینەکە ئەگە مەعاشە دواکەوت هەموو شتێکدا دەبەزێت بازار بەخۆی سز دەبێت